It spans the globe like a superhighway. It is called Internet. The net to longtime users. Tonight, the information superhighway. Imagine, if you will, sitting down to your morning coffee, turning on your home computer to read today's newspaper. What new president breaks millions of Americans over personal security? If you're one of them, nobody else lives the future Just like that study. Science editor. شارەوە نییە کە داهێنانی ئینتەرنێت کاریگەریەکی گەورەی ئێستا تەواوی جیهانە بوو و جیهانی بە تەواوەتی گۆڕی. ئینتەرنێت کاریگەری چەندین لایەنی کۆمەڵگە هەبوو وەکو پەیوەندیکردن بە کەسە نزیکەکانمانەوە، خوێندنەوەی هەواڵەکان و بەگشتی چۆنێتی بەسەربردنی کاتمان. بەڵام کێشەیەک هەیە، ئینتەرنێت دانەهێنرا بوو بە نهێنێتی لە مێشکدا، واتە هەر شتێک ئەنجام دەدرێت لە ئینتەرنێتدا دەکرێت لە ڕێەوە سەرچاوە و کەسی ئەنجام دەر و تەنانەت زۆربەی کاتیش ناونیشانی ئەنجام دەرەکەشی بدۆزرێتەوە. ئەمە کێشەیەکی گەورە بوو بۆ کەسانی کە زۆر گرنگی بە نهێنێتی خۆیان دەدەن و یەکێ لەو کەسانی کە ئەمە کێشەیەکی گەورە بوو لایەن بریتی بوو لە حکوومەتی فیدراڵی ئەمریکا. حکوومەتی ئەمریکا وەکو حکوومەتەکانی تری جیهان پشت بە ئینتەرنێت دەبەستێ بەوەی چەندین کاری هەواڵگری و پەیوەندی و ئۆپێراسیۆنی خۆیان بەنهێنی بکەن. لەگەڵەوەشە چەندین دۆسی خۆیان لە ئینتەرنێتدا هەڵگرتووە و هەروەها وەکو هەر حکوومەتێکی تر گرنگێکی زۆر دەدا بەوەی کەمانە بەنهێنی بمێننەوە و هیچ زانیارێک لەسەریان نەچێتە دەست هیچ کەسێکەوە، بە تایبەتی دەستگای هەواڵگری وڵاتانی دیکە. بۆی ناچار بوو شتێکە سەبارە بە نهێنێتی خۆی لە ئینتەرنێتدا. لە ئەنجامیشە ئەمە بۆ هۆی پەرەپێدان بە تەکنەلۆژیایەک بە ناوی ئانیەن راوتینگ، واتە ئاراستەکردنی پیازی. ئەم تەکنەلۆژیایە ڕێگە دەدا بۆی کە بتوانین ئینتەرنێت بەکاربهێنین بە نهێنیانە بێ ئەوەی نیگەرانی ئەوە بین کە لە ڕێگەی ئەو کارانەی ئەنجامی دەدەین لە ئینتەرنێتدا بدۆزرێنەوە. ئەم تەکنەلۆژیایە لە تاقیگەی توێژینەوەکانی هێزی دەریایی ئەمریکا یان NRL بە کورتی پەرەی پێدرا لەلایەن سێزانەوە کە بریتی بوون لە دەیڤد گۆڵدشلاگ، پۆل سیڤرسن و مایکل ڕید و دواتر لەلایەن دەستگای دارپا زیاتر پەرەی پێدرا. پاشان لە ساڵی 2002 تیمێکە پێکات بوو لە پۆل سیڤرسن، ڕۆجەر دینگلداین و نیک ماثیوسن پرۆژەیەکیان پێکێنا بۆی ئەم تەکنۆلۆژیایە بخەنە جێبەجێکردنەوە و پرۆژەکەشیان ناونا پرۆژەی تۆر. وشەی تۆر کورتراوی The Onion راوتەرە، واتە ئاڕاستەکەری پیازی. بەڵام ئەوانی کە لەم پرۆژەیە کاریان دەکرد هەرزوو کێشێکی کە هاتە ڕێیان. The United States government can't simply run an anonymity system for everybody and then use it themselves only, because then every time a connection came from it, people would say, oh, it's another CIA agent looking at my website, if those are the only people using the network. So you need to have other people using the network so that they blend together. هەروەک ڕۆژەر دەڵێت بۆ ئەوەی نهێنێتی تەواو بەدی بکرێت پێویستە کات کەسانی کە هەبێت کە ئەو تۆڕە بەکاربێنێت جگە لە حکوومەتی ئەمریکا و دەستگاکانیان، چونکە گەروانە بێت ئەوە هەر کاتێک بەستنەوەیەکی لێوە هات یەکسەر دەزانێت کە لەلایەن دەستگایەکی ئەمریکاوەیە، ئیتر دەکرێتەوە CIA بێت یان FBI یان هەر دەستگایەکی تر بێت. سەرنجام NRL ناچار بوو تەکنەلۆژیای ڕاستەکردنی پیازی بۆ تەواوی جیهان بەردەست کات لە ڕێگەی بەرنامەیەکۆ بە ناوی تۆر براوزەر. بەرنامەی تۆر لە ئێستادا زیاتر لە 2 ملیۆن بەکارهێنەری هەیە و بەرنامەی تۆر بەکاردەهێنرێت بۆ زۆر مەبەست، هەلە بەکارهێنانی ڕۆژانەوە وەکو فەیسبوک و تویتەر و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکە بۆ بەکارهێنانی بۆ کاری قەدەغەکرا و نەشیاو وەکو فرۆشتنی مادەی هۆشبەر. ئەو تەکنۆلۆژیای براوزەری تۆر بەکاری دێنێت تەکنۆلۆژیای ڕاستەکردنی پیازیە کە لە ڕێەوە لە جیاتیەوەی ڕاستەخۆ داتاکان بەناو ئینتەرنێتدا بگوازێتەوە، ئەوە لە ڕێی ئۆڤەرلەی نێتوۆرکێکەوە دەگوازێتەوە. ئۆڤەرلەی نێتوۆرک تۆڕێکە کە بەسەر تۆڕێکی کە دروستکراوە. چەندین جۆر ئۆڤەرلەی نێتوۆرکەیە، بەڵام ئۆڤەرلەی نێتوۆرکێک کە تەکنۆلۆژیای ڕاستەکردنی پیازی بەکاربێنێت بە دارک نێت پۆلێن دەکرێت.
تەنها یەکێکە لە دارکنێتەکان زۆر دارکنێتی تر هەیە و هەمووشیان پێکەوە دارک وێب پێک دێنن. ئەمە کورتەیەک بوو لە مێژووی ئینتەرنێت و هۆکاری پەرەپێدان و بەردەستکردنی بەرنامەی تۆڕ بۆ تەواوی جیهان. سەرنجام ئەمەش دەمانگەێنێتەوە بابەتی سەرەکی ئەم ڤیدیۆیە کە ئەویش دارک وێبە، بەڵام پێشەوەی باسی دارک وێب بکەم با جۆرەکانی وێب بناسین. بەگشتی سێ جۆر وێب هەن: سرفس وێب، دیپ وێب و دارک وێب، و هەرسێکیشیان زۆر جیاوازن لە یەکتر. سرفس وێب هەر شتێکە کە لەلایەن گوگڵەوە یان هەر سەرچ ئەنجینێکی دیکە بدۆزرێتەوە. بۆ نمونە ئەم ڤیدیۆیی کە سەیری دەکەیت ڤیدیۆیەکە کە لە سرفس وێبدا هەیە، چونکە ئەگەر سێرچی بۆ بکەیت لە گوگڵدا ئەوە دەیدۆزیتەوە. هەر لە ڕێم شێوەشەوە بۆمان دەرەکەوێت کە سرفس وێب تەنها بەشێکی کەمی ئینتەرنێت دەگرێتەوە. پاشان دیپ وێب هەیە کە شتێکە کە گوگڵ نەیدۆزێتەوە. لەواشێ پێت سیر بێت کە بڵێم ئەوە ئێمە زۆربەی کات دیپ وێب بەکاردێنین بێ ئەوەی هەستیشی پێ بکەین. بۆ نمونە ئەگەر بچیتە سەرم لینکە ئەوە ڤیدیۆیەکی شارەوە دەبینیت لەم کەناڵەدا کە هەرچەندێ بە دوای ڤیدیۆکەدا بگەڕیت لە گوگڵدا نایدۆزیتەوە. کەواتە ئەم ڤیدیۆیەکە کە لە دیپ وێبدا هەیە، چونکە ناتوانیت لە گوگڵدا بیدۆزیتەوە. لەگەڵەوەشە هەر شتێک کە لە ڕێی پازۆرد یان شێوازێکی پارەدان پارێزرا بێت ئەوە بە دیپ وێب پۆلێن دەکرێت. نمونەکانی تری دیپ وێب وەکو نێتفلیکس، ئیمەیلی ئەلکترۆنی و داتابەیسەکان. هەر لێرەشەوە تێدەگەین کە دیپ وێب زۆر گەورەترە لە سرفس وێب. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئایا دیپ وێب چەندێک گەورەترە لە سرفس وێب؟ ئەوەیان نازانین، چونکە سروشتی ئینتەرنێت وایە کە ناتوانین یاخود قورسە قەبارەکەی دیاری بکەین. پاشان دارک وێب هەیە کە بەشێکی بچووکی دیپ وێب دەگرێتەوە. دارک وێب بە هەمان شێوەی دیپ وێب هەر شتێکە کە گوگڵ نەیدۆزێتەوە، بەڵام لەگەڵەوەشە پێویستی بە بەرنامەیەکی تایبەت و ڕێپێدانێک هەیە بۆی بچیتە ناویەوە. باشە، ئێمە سەزانیمان کە دارک وێب چییە؟ بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە چی دەگوزارێت لە دارک وێب و بە تایبەتی چی دەگوزارێت لە دارکنێتی تۆڕ؟ هەروەکوتم تۆڕ دەتوانیت بەکاربێنی بۆ کاری ئاسایی ڕۆژانە. ڕۆدارکوێبیەکەی تۆڕ بە شێوەی تۆڕ هیدن سەرڤیسز واتە خزمەتگوزاریە شاراوەکانی تۆڕ دەردەکەوێت. هەموو خزمەتگوزاریە شاراوەکان شتێکی یەکسان هەیە لە نێوانیاندا، ئەویشەوەیە کە هەمویان بە دۆت ئانیین کۆتایان پێدێت. گە بچیتە سەرم لینکە لە گوگڵ ئەوە دەبینیت کە گوگڵ ناتوانێت بیکاتەوە. بەڵام ئەگەر لە بەرنامەی تۆڕدا بیکەینەوە دەبینین کە دەچێتە ناویەوە. ئێرە دارک وێبە یان بەشێکی دارک وێبە. ئەم وێبسایتە بە تایبەتی پێی دەوترێت زە هیدن ویکی کە چەندین هیدن سەرڤیسێکی تیادا لیست کراوە، بەڵام لایانی تاریکتر ترسناکتر هەیە لە دارک وێب. یەکێک لەو شتانەی کە زۆر باسی لەسەر دەکرێت ئەوەیە کە لە دارک وێبدا هیتمان هەیە، واتە پیاکوژێک کە بە بڕێک پارە ڕێکیت لەگەڵیا و پاشان ئەویژە کەسێکت بوێت بۆت دەکوژێ. بەڵام کەمی بەڵگەکان ئەمەیان بە ئەفسانە هێشتۆتەوە. لەگەڵەوەشە بەس لە بەرەوەی وێبسایتێک هەیە کە بانگەشە بۆ ئەوە دەکات کە هیتمانن وای لێ ناکات کە ڕاست بێت. هەر کەسێک بیەوێت دەتوانێت وێبسایتێک دانێت و بانگەشە بۆ هەر شتێ بکات، بۆیە ئەمە وای لێ ناکات کە ڕاست بێت. تەنانەت لە 2013دا کاتێک وێبسایتی سیلک ڕۆد داخرا لەلایەن FBIەوە کە وێبسایتێکی گەورە بوو بۆ فرۆشتنی مادەی هۆشبەر
و خاوەنەکەشی دەستگیر کرا چەند نامەیەک کە لە لاپتۆپی خاوەنەکەیدا بوو بڵاو کرایەوە کە دەردەکەوێتیاندا خاوەنەکەی لە کەسێک داوای کردبوو 6 کەسی بۆ بکوژێت هەچەنە ئەو پێی وترا بوو و وای زانی بوو کە ئەو کەسانە کوژراون بەڵام لە ڕاستیدا کوشتنەکان جگەلال خۆتانێک زیاتر نەبوون. پاشان بابەتی ڕێدروم هەیە کە دەوترێت ئەگەر زۆر وردگەڕی لە دارکوێبدا ئەوا دەیان دۆزیتەوە. ئەمانە پەخشی ڕاستەوخۆن کە تیایدا کەسێک یان چەند کەسێک ئەشکەنجە دەدرێن و تۆ وەکو بینەرێک دەتوانیت پێیان بڵێیت چۆن ئەشکەنجە بدرێن. بەڵام ئەمەش هیچ بەڵگەیەکی لەسەر نییە بۆیە هەر بە ئەفسانە ماوەتەوە. لەگەڵەوەشە چەند کەیسێک هەیە وەکو پیتەر سکەلی کە دەوترێت پەخشی ڕاستەوخۆی کردووە و تیایدا چەند منداڵێکی ئەشکەنجە داوە و دەستدرێژی بۆ بردون و لە دواتریشدا کوشتونی. بەڵام ئەمەش هیچ بەڵگەیەکی لەسەر نییە کە بە پەخشی ڕاستەوخۆ کراوە ئەو بەڵگانی کە هەن تەنهاوە دەرەخەن کە ڤیدیۆی کردوون و دواتر ڤیدیۆکانی فرۆشتووەتەوە. ئەمانە هەنێک لە ئەفسانەکانی دارکوێبن بەڵام لەگەڵەوەشە ئەوە ڕاستە کە چەندین کاری قێزەون و ناشین لە دارکوێب ئەنجام دەدرێت وەکو ئەشکەنجەدان و کوشتنی ئاژەڵان، دەستدرێژیکردنە سەر منداڵان، مرۆڤخۆری و چەندین کاری قێزەونی تر. بەڵام پرسیارێک لە خۆتەکەم بەڕای تۆ لە سەدا چەندی بەکارهێنەرانی بەرنامەی تۆڕ خزمەتگوزاریە شاراوەکان بەکاردەهێنن؟ ئایا لە سەدا 10 لە سەدا 20 لە سەدا 9 ئایا چەندە بەڕای تۆ؟ لە ڕاستیدا لە سەدا 3.4 بەکارهێنەرانی تۆڕ خزمەتگوزاریە شاراوەکان بەکاردەهێنن. ئەمە ئەوە دەگەێنێت کە زۆرینەی بەکارهێنەران تەنها بۆ بەکارهێنانی ڕۆژانە بەکاری دەهێنن. با پرسیارێکی کەت لێ بکەم. ئایا چۆن دەتوانین سیستەمێکی نهێنێتی پەرە پێ بدەین کە ڕێگر بێت لەوەی تاوانباران بەکاری بێنن بەڵام بژهێڵێت خەڵکی ئاسایی بەکاری بێنن؟ وەڵامەکە ئەوەیە ناتوانین شتێک کە لە بنەڕەتدا بێ سنوورە سنووردارکەین. ئەو کاتە تەواوی سوودی ئەو سیستەمە نامێنێت. یانەوە تا هەموو کەس دەتوانێت بەکاری بێنێت یانەوە تا کەس ناتوانێت بەکاری بێنێت و سوودی دەبینێت. ئەگەر تەنانەت دەستگا ئەمنیەکان ئەو توانایان هەبێت کە تەواوی تۆڕەکە لە ناوبەرن ئەوە نایکەن چونکە چەندێک تیرۆریستێک پێویستی بەم سیستەمە هەبێت حکوومەتی ئەمریکاش ئەوەنەی پێویستە بۆ ئەوەی کارەکانی خۆی بەڕێبکات. لەبیری مەکە ئەوان ئەم سیستەمەیان پەرە پێدا و بە هیچ شێوەیەک بەردەستیان نەدەکرد بۆ من و تۆ ئەگەر لە ناچاریدا نەبووایە. سپاس بۆ سەیرکردنی ئەم ڤیدیۆیە. ئەگەر سوود و چێژت لێبینی ئەوە لایک و شێری بکە و هەرڕەخنە و پێشنیارێکتان هەیە کە لە کۆمنتە بینووسن. لەگەڵەوەشە حەز دەکەم ڕابۆچوونی ئێوە ببیستم لەسەر دارکوێب لە کۆمنتە. دووبارە سپاس وەخواتان لەگەڵ.